هەرچەندە بەرپرسانی تەندروستی جەخت دەکەنەوە لە بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا، بەڵام بەپێی دوایین ئامار توشبوون بە کۆرۆنا کەمی کردووە. بەپێی ئامارەکان لە شاری سلێمانی 16 توشبووی نوێ تۆمار کرا و 3 حاڵەتی گیان لە دەستدان تۆمار کراوە. لە هەمان کاتدا ڕۆژی ڕابردوو 666 حاڵەتی نوێ و 2 حاڵەتی گیان لە دەستدان هەبووە. ئامارەکان لە هەولێر بەرزترن و بەرپرسانی تەندروستی هۆکارەکەی بۆ تێکەڵبوونی هاوڵاتیان و پابەرنەبوون بە ڕێنمایە پزیشکەکان دەگەڕێنەوە. وەکارەکە تێکەڵبوونی خەڵک ئەم دەلتا تازەیە کە ئەم ڤایرۆسە نوعیەتە کە زۆر بە سەریعی بڵاوبووەتەوە، ئەوش لەناو شاری سلێمانیا بڵاوبووەتەوە و کارەکە شێوەیە. خەڵکیش پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نابێت، بەسە بۆیە ئاوا بە زۆری ڕێژی بەرزبێت. پێشتر لە سلێمانی چەند نەخۆشخانەیەک تایبەت کرابوون بە توشبوانی کۆرۆنا، بەڵام بەهۆی کەمبوونەوەی ئامارەکان بەشێکیان داخران. ئێستا جارێکی دیکە بەشێک لە نەخۆشخانەکان بەهۆی بەرزبوونەوەی ئامارەکان کراونەتەوە. تەنها نەخۆشخانەی ئاسا و شەهید تایر عەلیوالی بەگ نەبێت. نەخۆشخانەی ئاسا بەرپرسانی تەندروستی دەڵێن لەسەر تەندروستی حساب ناکرێت و لەسەر وەزارەتی پێشمەرگەیە. شەهید تایر عەلیوالی بەگیش تایبەت کراوە بە پشکنینی کۆرۆنا بۆ ئەو کەسانەی سەردانی دەرەوەی وڵات دەکەن. سێ نەخۆشخانە هاوڵاتیان تیا خوێنراوە، وەکو پشکنینەکانیش پشکنین بەعام لە دوو شوێن ئەکرێت لە نەخۆشخانەی شەهید تاریوالی بەگ و سایدا نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمنی ڕایۆشکاری، هەردووکی پزیشکی پسپۆڕێتیایە هاوڵاتیان نەبینن. بەنسبەت نەخۆشخانەی کە داخڵبوویتیە بەڵێ شەهید هێمنمان نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمن دوو بەشیتیایە، یەکیان عینایە و یەکیان قاوشە. قاوشەکە لەم 24 ساعتی ڕابردووە 35 بێتێتی بۆ زیادکراوە. لە ئێستادا نزیکەی 150 نەخۆشخانەی شەهید هێمن داخڵ کراوە و عینایەکەشی 12 تایە. ڕاستەکەی و کاتی کە نەخۆشخانەی ئاسا کراوە نەخۆشی کۆرۆنایتیاوە، بەڵام وەکو تایبەت ئەوان سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگەن و ئێمە تەندروستی سلێمانی وەکو دوو وەزارەتی جیان ئێمە بەنسبەت عەلی ناجی و کە داخراوە عەلی ناجی لەو کاتەدا تەنها کلینیک بوو، یعنی نەخۆش توانین سەردان بکا و پزیشکی بینی و پشکنینی پیساری بۆ کراوە هاتووە سەنتەر. بەپێی ڕاگەیاندراوەکەی وەزارەتی تەندروستی ئەو ئامارانەی ڕۆژانە ڕادەگەیەندرێت لە جۆری کۆرۆنای نوێ دەلتایە. دەوترێت خێرایی گواستنەوەی لە کۆرۆناکەی پێشووتر زیاترە و داوا لە هاوڵاتیان دەکرێت پابەندی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی بەدوور بن لە توشبوون بە کۆرۆنای نوێ. ڕامیار ڕسمان، کەناڵی پێام، سلێمانی.